یەکەم کاروانی نەوتەکە گەیشتۆتە هەولێر و بەسەر پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکاندا دابەش دەکرێت. بە گوێرەی بۆ دادەچوونەکانی پەیام 50 ملیۆن لیترەکەی بەغدا بەشی 250,000 خێزان دەکات کە دەکاتە ڕێژەی لە سەدا 90 خێزانەکانی هەرێم. حکوومەتی عێراق 200 لیتر نەوت بە 100,000 دینار بە هەرێم دەدات. حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمیش بە هەمان نرخ بەسەر هاوڵاتیاندا دابەشی دەکاتەوە، خۆی هیچ پارەیەک نادات. ئەو نەوتەی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم خۆی دابینی کردووە بەشی چەند خێزانەکات. ئەو نەوتەی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم خۆی دابینی کردووە بەشی 320,000 خێزان دەکات لە کۆی 1,284,276 خێزان. بە پێی ماڵپەڕی وەزارەتی سامانە سروشتیەکان تا دەی یەکی 2023 بڕی 50,480,200 لیتر نەوتی سپی بەسەر 252,401 خێزان دابەش کراوە. ئەمە لە کاتێکدایە بە گوێرەی ئەو داتانەی حکومەت بڵاوی کردوتەوە تا ناوەڕاستی وەرزی سەرما تەنیا لە 90 خێزانەکان 1 بەرمیل نەوتی سپیان پێدراوە و دابەشکردنەکەش زۆر سستە. چەند خێزان نەود وەردەگرن و چەندیشیان بێبەش دەکرێن. کۆیی خێزانەکان لە هەرێمی کوردستان 1,284,276 خێزانە. ئەگەر هەر خێزانێک بەرمیلێک نەوتی پێ بدرێت دەکاتە 257,489,000 لیتر. حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم خۆی نەوت بەسەر 320,000 خێزان و حکوومەتی عێراقیش نەوت بۆ 250,000 خێزان دابین دەکات، کۆی هەردووکیان دەکاتە 570,000 خێزان. بەمەش لە کۆی 1,284,276 خێزان تەنیا لە 144 خێزانەکان نەود وەردەگرن و لە 156 بێبەش دەکرێن. توانای پاڵاوگەکانی هەرێم بۆ پاڵاوتنی نەوتی سپی چەندە؟ هەریەک لە پاڵاوگەکانی کار، قەیوان، لاناز و تاوکێ توانای پاڵاوتنی دوو هێندەی پێداویستی نێوخۆی هەرێمی کوردستانیان هەیە ئەگەر حکومەت نەوتی خاویان بۆ دابین بکات. لە ئێستادا بەشێک لەو پاڵاوگانە بەرهەمەکانیان بە حکومەتی عێراق و تورکیا دەفرۆشن و دوو کەڵەکەشیان بۆ خەڵکی کوردستانە. ئەنجامی کۆتایی چیمان پێ دەڵێت؟ لە ساڵی 2022 نرخی نەود لە بازاڕەکانی جیهان لە بەرزبوونەوەدا ڕیکۆردی شکاند و نزیک بوویەوە لە 140 دۆلار. بە جۆرێک داهاتی فرۆشتنی نەوتی هەرێم لەو ساڵەدا زیاتر لە 10 ملیارد دۆلار بووە. بەڵام حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم 50 ملیۆن دۆلاری بۆ کڕینی نەوتی سپی دابین کردووە کە بەشی لە 124 خێزانەکان دەکات. بە کورتیەکەی فرۆشتنی نەود لەلایەن حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم بۆ مایی ماڵوێرانی خەڵکی کوردستان و دەوڵەمەندبوونی بەرپرسان. ئاگەرنا پێش فرۆشتنی نەود حکومەتی عێراق ساڵانە بەرمیلێک نەوتی بۆ خێزانەکان لە ناو شار و بۆ ناوچە شاخاویەکانیش 2 بەرمیل نەوتی دابین دەکرد. دەبێت بپرسین لەکوێی دنیادا هەبووە هەرێمێک ژێرەکەی دەریایی نەوت و غاز بێت بەڵام ساڵانە هەموو خێزانەکان بەرمیلێک نەوتیان پێ نەدرێت و بە کولەمەرگی